طبعا ما ارجعي اخلاقي واجتماعي بيشو مشتاق شو بيشجري لا نتوي خودا قيد وهمو تاكي كوربيسا ما هسيها يعني اما هستا مفروضه هر لمنالك بتشوكو تاغوريكي بتمن ارهبت وياما خمان بخوش حاله زين كايسا قالي كورد يقرتوها ياك ريزا اما يعني اما لم يجوا اشتيوا روينا وكا كورد بمشوي وبم روتينا كوبيتوا يتر بيموايا پێویستە ئەم هەلە بخۆزینەوە یعنی هەموو وەکو گەلی کورد وەکو سەرکردایەتی وەکو سیاسیەکان کە ئەم گڕوتینە بخۆزینەوە بەوەی کە شتێکی گەورەتر لە مەشروباکە تەنها دەستکەوتێک بێ لە ڕۆژاوە یعنی پێویستە شتەکە گەورەتریش پێ ئەبینم ستایلەکانی شتانێک ئەمە پێشداری کامتان بوو؟ وەڵای سوتفە بووە دیارە خاتون ئێمە لای تۆ هۆکاری هاتنە بۆ وێرە چییە شامەشان لەگەڵ هاوسەرەکەدا؟ بۆ پشگیری لە کوردانی ڕۆژاوە بۆ پشگیری لە هەموو گەلی کورد تا چەندە گرنگە لەم کاتە سەختانەیە پاڵپشتی یەکتری بکەین بێگومان زۆر گرنگە بۆ ئەوەی کە پیشانی هەموو جیهانی بێ کە ئێمەش گەلێکی گەورە و گەلێکی بەهێزین گەلی کورد بەوەی کە سەرکە بۆ هەموو کاتێ